ئەوەی جێگای سەرسوورمانە سەرەڕای ئەو هەموو ناحەقی بەرامبەریان کراوە تێنەگەیشتن بە گرنگی پرۆسەی پەروەردە لەلایەن بەرپرسانی هەرێمەوە. وای کردووە گوێنەگرن و لەبری ئەوەی ئەرکی سەرشانیان جێبەجێ بکەن و بەدەم داواکاریەکانمانەوە بێن لێرە و لەوێ کەسانی حیزبی و بەرپرسانی پەروەردەیی دەستیان کردووە بە هەڕەشە لە مامۆستایان بە تایبەتیش مامۆستایانی وانەبێژ. بەکردەواش لە پەروەردەی بەردەڕەش پرۆسەی لادانی مامۆستایانی وانەبێژ دەستی پێکردووە بۆ ئەوەی لە ڕێگەی ئەم تۆقان و نامبڕینە کۆتایی بە بایکۆت مامۆستایان بێنن. بێ ئاگا لەوەی بەم شێوەیە گرفتەکان گەورەتر دەبن و چارەسەریشیان ئەستەمتر دەبێت. ئێمە وەک مامۆستایانی سنووری قەزای پشدەر بە هەموو شێوەیەک هەڕەشەی نامبڕین و نامبڕینکردنی مامۆستایان ئیدانە دەکەین و داواکارین لە بڕی هەڕەشە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەڵبستێ بە لێپێچینەوە بە ئەرکی خۆی هەڵبستێ و بە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ لە بەرزکردنەوەی مامۆستایانی میلاک و سەرفکردنی سەرجەم شایستە دارایەکانی مامۆستایان لە کاتی خۆیدا. تقریبا بۆ ماوەی مانگی دەبێت بایکۆتمان کردووە وەکو هەمووتان دەبینن کە بارودۆخەکە چێت تا ئێستا ئەو بۆ ماوەی 9 ساڵ زیاترە دامەزراندن نەکراوەتەوە لە هیچ کارتێکدا. ئەوانێک کە چەکداریەوە جیاوازە بەڵام تا ئێستا لە کەتی پەروەردەدا دامەزراندن نەکراوەتەوە ئێمەش بەڕاستی هەر 9 ساڵ دەتوانین دەوام بکەین لەوە زیاتر هیچ دەسەڵاتی کەمان نییە.